سلااوڕێ ساوڕێیان هیوادارم باش بن، سەلامەت بن، تەندروست بن لە هەر شوێنێکی دنیان. بەیانی بڕیار وایە بە کاتی ویلایەتی دێلاوێر لە ئەمریکا سکاڵایەکی نوێ دژی بنەماڵەی بارزانی تۆمار بکرێتن. بە پێی ئەو زانیارانەی لە دەستەمەیە سکاڵاکە لە چەند ئەندامێکی بنەماڵەی بارزانی کە ئێستا نامەوێت ناوەکان بڵێن بۆی بەیانی کە دێرفتی سکاڵایەکە پێشکەش کرا ئەو دەمای بە وردەکاریەوە ناوی هەمیان بڵین. بەڵام ئەوەی کە ئێستا دەتوانین بە ئێوەی خۆشەویست بڵێن سکاڵاکە دژی چەند ئەندامێکی بنەماڵەی بارزانیە و دژی عەفان شێروانیە، ئەوەی کۆمەڵک کۆمپانیای وەهمی بۆ سپیکردنەوەی پارە بە پێی راپۆرتی سکاڵای دادگایەکانی پێشووتر کۆمەڵک کۆمپانیای وەهمی هەیە، عەفان شێروانی و جۆناسان مۆڕ پارێزەری بنەماڵەی بارزانی، هەروەها سیۆدۆر کاتێلا یەکترە لە مەحاسیبەکانی بنەماڵەی بارزانی چەند ئەندامێکی بنەماڵەی بارزانی تۆمار دەکرێت. هەرویستم بەر لە تۆمارکردنی سکاڵاکە کە بڕیار وایە بەیانی بە کاتی دێلاوێر ویلایەتی دێلاوێر لە ئەمریکا سکاڵاکە دژی بنەماڵەی بارزانی تۆمار کرێت. کۆی سکاڵاکان بە تۆمارکردنی ئەو سکاڵای بەیانی دەبێت بە 6 سکاڵای یاسایی دژی بنەماڵەی بارزانی سەبرا هەردانەوەی لاپەڕە پیس و گەندەڵەکانی بنەماڵەی بارزانی ئاشکرا دەبێت. هەرویستم بەر لە هەموو ڕاگەیاندنەکان بەر لەوەی سکاڵاکە تۆمار بکرێ بەوەی خۆشەویست ڕابگەێنین کە بەڵێ بەیانی سکاڵای شەشەم دژی بنەماڵەی بارزانی لە ویلایەتی دەلاوێر لە ئەمریکا تۆمار دەکرێت. دوایەوەی کە سکاڵاکە تۆمارکرا بە وردی باسی ناوەڕۆکی سکاڵاکە دەکەین، چۆنە و لەسەر چیە و چێ سکاڵاکارە و هۆکارەکانیش چنە بۆ ئێوە خۆشەویست باز دەکەین. کاتێکی خۆشتان هەبێ، هەمیشە هەواڵی خۆش لە ئێمەوە بیست. کاتێکی خۆش ماڵاوە.